حەریق دەڵێت چاوەڕێی موژدەی نەسیمم تا لە گوڵشەن دێتەوە بەڵکە فەرمایش کاگوڵ بولبولم بابێتەوە واواعیدی بە فریزستانی فیراقت کەوتە دڵ مەربەبای وعدەی ویساڵت کێوی دڵڕەش بێتەوە مروحەی زولفت لە دەوری ئاتەشی ڕوود بێت چڵۆن ئاگری عشقت بە ئاوی چای من دەکوژێتەوە سوچی زولفت بوو کە پەروانەی دڵم ڕووی کردە ڕوود ئاگری وەسڵی شەم پەروانە شەو دەگەڕێتەوە خەت و مۆری زولف و خاڵت حوجەتی موڵکی دڵە نەخشی ئەو مۆرە بە ئاوی خورخوڕان ناچێتەوە سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دەڤەری خۆشناوەتین لە گوندی مێرگەسەر لەگەڵماندا جاغن وجستنا أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواريكم داكي خوام شو ناسي جاغن وجستنا أجرسم بوي هارواكم كاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێزێک گفتوگۆ دەکەم ناوی مام زایرە ساڵانێکی زۆرە سەرقاڵی کاری کوشتتوکاڵیە لەگەڵماندا سەلام عەلەیکوم ئەحواڵت چۆنە مام زایرە بەڕێزی وەزعت چۆنە باش سەلامەت بی بەخێر بێسەر چاوم بەخێراتنی جەناب دوو کەناڵە بەڕێزەکەتانەکەم یەخوا بەخێر بێن بۆ گوندی مێرگەسەری خۆشناوەتی کە بەسەرتان کردینەوە زۆر زۆر سوپاس و زۆر زۆر بەخێر بێن بەڕێزی وەرێ مام زایر وەرێ زۆر سوپاس دەکەین بەڕێزی مام زایر بەرێ ئەوە خەیارە وایە بەرێ خۆماڵیشە تەبار بەرێ زۆر ساک بەرێ پێم بڵێ لەکێوە سەرقاڵ کاری کوشتتوکاڵی وەڵڵاهی وتێ لە منداریەوە هەتا کە ئیشم پێکرایە هەتا ئێستا هەر بەردەوام ڕەبی قەلبت ساغ بێ لە بەڕێزی سەلامەت بیا ڕەبی زۆر چاکە پێم بڵێ لێرە لەناو باغەکەت چی هەیە والله ئێستا حالیان مەسەلەن لۆبیە هەیە خیار هەیە کوولەکە هەیە بامیە هەیە تەماتە هەیە باینجان هەیە گندۆرە هەیە ئەو کاڵێک برین ئەو شتان هەیە بە زمانیمە گندۆرەوەی کەس برین کاڵک و گندۆرە ئەوەش ترێ ڕەشمیریە ئەوە ڕەشمیری پێ دەڵێن بەرێ ئەوە ترێ ڕەشمیریە ئەو ترێ ڕەشمیریە بەس ئەوە ترێ ڕەشمیریە بەرێ ئەوە ڕەشمیری ئەوە جارێ ماوی شێتی بگاوانێ باشتر ئەوە ڕەشمیریە بەرێ ئەوە ڕەشمیری هەر دوو زۆر ترێمانێ ناوەڵای زۆر ناهەیە کشمیشی ناهەیە بەرێ ترێ ڕەشا هەیە ترێ سپیا هەیە ترێی تایفی دوسێ نوعا هەنا نوعی زۆرن زۆر چاکە لە تۆ بۆ خۆت زیاتر لەو ترێیانە حەزت لە کامیانە والله ترێ تایفی لەگەر ترێ سپی ترێشی ئەزنەبیە ئەو سارا پێگەیە ئەو دوتیانە لە هەمویان خۆشتر مەرە زۆر باشە لێرە دەبینم هەناری شەیە مەرێ هەنارەکان شیرنن مێخۆشن هەنارەکان ئەوانەی قەدیمی ئی خۆمان شیرنەش هەنە و ترشی شەنە بەس بەعزە هەنارێک ماسانجە سوورینە ئەوان باشن بەخوای دەبێتێ بەرێ سارا هەناری هەڵەبجەش ئەلێرە لە هەموو هەنارەشی نازیعترا کە گوێم لەو فەلاحانە بەکە هەنار و شتیوە دەکەن و کە باغیان هەیە دەیگۆ ئەو هەناری هەڵەبجەی مەسەلەن لۆ ئاوێژ باشترن هەنچی شیرنەکانیان ئاو نایە ئەو مێخۆشانە کەمتر دیانەوەی بەرەکەشیان زیاتر باشە مام زایر با من پرسیارێک کە بکەم بەرێ ئەرس خاکەکە مەرێ
تا چەند بۆ هەیە بۆ نمونە دەبینین لە باغێک دەبینین سێوێک لەوەیە قەیسێک لەوەیە هەنارێک لەوەیە هەنارەکە باشتر دەبێتێ لە سێ و قەیسەکەی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو خاکە دیارە پێویستی هەناری زیاتر لێ ئەڕوا باشترە لە سێ و لە قەیسی و لا خۆخۆ ئەوانە ینی کەواتە دەبێ بۆ نمونە ئەگەر بمانەوێ خاکەکەی بزانین بۆ کا میوە باشە تایبەت بێ بەو میوەیە بەو میوەی ینی هەموو لێ نەچین ئێستا مەسەلەن نزانین چۆنە حەق وایە مەسەلەن ئێستا لەبەرەوەی مەعەرزمان کەمە دەنا مەسەلەن تو کە باغەشی دەچینی باغی هەناری بەجیابی خۆغ بەجیابی قەیسی بەجیابی مەسەلەن سێو بەجیابی نەک هەموو تێکەراوبی یعنی بێ خاکەکە فەحز بکرێ بەرێ خاکە فەحز بکرێ بزانە لۆ چ نەمامەکی شایانی چ نەمامەکی لێ ئەوێت چ نەمامەک ئیسیفادەی لێ یەکرێ ئینسان ئەو نەمامی لێ بچینی بەس ئەمە لە قەدیم ئەو شتانە نەبووە هەموو نوع نەمامەکمان ساندیا ڕاستە ئەو زابرین ئەو خاکەشەمون نەمامەچی نانی بەعزێک لێ سەرکەوتەوەی بازێک سەرکەوتو نابێ باش کاتی خۆی لە مێرگەسەرێ لێ زیاتر خەڵکەکە بەکام کاری کوشتکواڵی هەمووی توتن بوو فەلاحەتی بوو توتن بوو پیازێکێت بەرێ ئاژەڵدار بوو ئەوانە بوو باشە ئەوە ئاشکرایە توتن نەماوە ئێستا بەرێ لە بەدیلی توتنی ئێستا واللهی بەدیلی توتنێ ئێستا تقریبن برین وتێ ئەو معاششتە پێیا بووە خەرکەکە زۆر تەمبەر بووە ئاوەکانیش نەماینە بەهۆی ئەویش کە ساریەی مەسەڵەن ئەوەی اختیارەکانن ئەو تااقەتیان نەما ئەوەی گەنجەکانیشن ئەوڕۆ لە خۆی بەزیاد بژی ئەنیان خۆشە و معاشیان هەیە بە جۆرێ ئیمکانیەتی خۆیان یعنی وەکو اختیاری خەدیمی خۆیان هیلاک ناکەن باشە ئەوە مازانی کە بەڕێز ساڵانێکی زۆرە سەرخاڵی کاری کوشتتوکان بۆ نمونە ئەگەر بمانەوێت مێوێکی ترێ بەرێ چۆن دەڵێ ئیمالی بکەین و متوربەی نەکەین و ئاوی نەدەین تا چەند ئەو ترێە چونکە هەندێک ترێ هەیە هەم لە بەراو لەگەر دێمەکار جیاوازە وایە بەرێ جیاوازەکەیان چییە بڵێن ترێی دێمەکار و ترێی بەراو بۆ خزمەتکردنی مەلێوەکە خۆی مەسەلەی ترێی دێمەکار پێشان ڕەسە بوون ئەو ڕەزە سالێت و جارەکرد ئەچێرە ئەدبڕی چی میاوەشتیوانە بوو تێگەشتی بن مێوتە کرد و ئاتەیەکەشی ڕزەکانش لەو جێ چیندران کە مەسەلەن بزان ئەو خەرکە دەیزانی چ خاکە بە پیتە لەو ڕزی دێمەکار تێگەشتی ئەو ترێی دێمەکار ئەمە بخۆ ڕزمان هەموو ترێی لێ خلاص نابوو بە دەستیمان پێ لێ ناکراوە بە چ خۆمان لێ کردەوە ئێستاش مەسەلەن ئەو میوانێکی ئێستا خەرک دەسینی خەرک ئێستا شارەزای بوو مەسەلەن بەهۆی ئەو مەشتەرانە و بەهۆی ئەو فەیسبوک وانە سم نەمامەک باشە چ نەمامەک ئیسیفادەی زیاترە لە ئەوانەی پێشی خەرک ئەو نەمامیەچینی ئەو نەمامەی لە ناوە یامتر بیەکە یان نەمامەشکە دینی لە مەشتەری لێچین یعنی ئاو تا چەند کاریگەری هەیە ئاوستمی ئاو هەم بۆ دێمەکاری هەم بۆ بەراوی بۆ مێوەکەی کاریەکی باش بێت ئاو خۆی مێو هەنچی هەموو نەمامەکی فەرقی هەیە بەعزە هەنار ئێستا هەنار 24 ساعت پێویستی بە ئاوە بەس ترێکمتر ترێکمتر زۆر چاک بەرێ باشە دەبینم ئەوە لۆبیایە وایە بەرێ وەرێرەمان زایر جەمزانین بەرێ ئەو لۆبیایە چەند سابە بەرێ ئەوە لۆبیایە ئەوە لۆبیا تازە خەریکە پێ بگا تازە خەریکە پێ دەکا لێرە هەر ئەو ساڵ کردوتیان ساڵانی هەموو سارەی لۆبیە بەشی خۆمان دەکەین بەشی خۆتە بەرێ باشە لێرە تۆ کە سەرقاڵی کاری کشتتوکاڵی بۆ نمونە بەرهەمەکە هەر بۆ خۆتانیان لێشی دەفرۆشن بە خودای ئێستا بەرهەمەکە لەبەرەوەی ئیشکە ساریە ناتوانین زۆری بکەین بەس ئەوەی هەمانە ئەوشکە ساریە زۆر دەنا هەمووشمان هەبوو ساران دەمان فرۆشت تەماتەمان هەبوو پیازمان هەبوو دەمان فرۆشت تەماتەمان هەبوو دەمان فرۆشت ترێ زیادمان هەبوو بەس لەبەر ئەوشکە ساریە ئەو گەرماش ینی تەسیرێکی زۆریا لێکردی ئەتو هەموو ڕۆژێ جارێک ئەو نەمامەنە ئاودا کە ئاودان تێگەشتی لۆ بەیانی کە دەستی ئیشک بوویتەوە لەبەرەوەی نێمەکە لە عەرزێدا نەما لە خواری هەری چێشتەوە کەواتە گۆڕانی کەشوهەوە کاریگەریەکی زۆری هەیە زۆر باشە با ئەمە زیاتر لە کاتی بەڕێزت نەگرین لە خزمەتدا ئینشاءالله هەمیشە سەرکەوتو و بەڕێز زۆر بەخێر سەر چاو ئینشاءالله بەرهەمەکەت بەرهەمی باش ئینشاءالله یاخوا بەخێر بێن یاخوا سەر چاو بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزێکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان
ناسی جاغن و جستما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاک و ئاوی گونداکەی خۆم چوو ناسی جاغن و جستما ئەگیرسێن بۆی هەرواکم بینەرانی بەڕێز خۆشەویست ئەو مەنزەڵەی دەیبینن دۆشاو لە ئێستادا کاتکاتی دۆشاوکردنە دۆشاویش واتە دۆشاوی ترێ دوو جۆرمانێ دۆشاوی ترێ سپیمانەیە کە خۆشترە سووکترە و دۆشاوی ترێ ڕەشمانەیە تۆزێ قورسرە بەڵام بەگشتی هەردوو دۆشاوەکە هەردوو ترەکە تایبەتمەندی خۆی هەیە لە خوارەوە ماڵێک سەرقاڵی ئامادەکردنی دۆشاون دەچم لەگەڵوان گفتوگۆ دەکەم لەگەڵماندا. بینەرانی بەڕێز خۆشەویست باسەکەمان باسی دۆشاو بێگومان زیاتر ئەم ترێ دەبێتە دۆشاو دەیکەنە دۆشاو کە ئەو ترێ زیاتر بەرگەی سەرما و گەرمان ناگرێت لێرە من لە ژێر ئەو کەپرە وەستاوم دوو زۆر ترێ هەیە بێگومان زۆری ترەکان زۆرن و هەر ترێش تام و تایبەتمەندی خۆی هەیە ئەوەیان ڕەشمیری خۆماڵی پێ دەڵێن ڕەشمیری خۆماڵی کە تامی خۆشە بەڵام لێرە زۆری ترێچکەمانەیە پێی دەڵێن ترێی حەلوانی ئەوە سێ چوار ساڵ دەبێ هاتۆتە ئێرە دەنا زیاتر ئەوە باشووری عراق و لای جنوب و باشوور و ئەوانەیە ناوەڕاستوانە ئەو ترێ بۆ خۆی لە ئێستادا سپیە بەڵام ئەوە تا پاییز تا کۆتایی پاییز خۆشتیش دەبێ و ڕەنگەکەی سوور دەبێ ئەوە لەم زۆرە ترێیانەیە کە مرۆڤ دەیخوات ئەها خرمەیەکێ لە ناو دەمی مرۆڤ واتە ترێەکە ڕەق دەبێ زۆر خۆشە بارحاڵ لە بەرامبەر خۆمان سەرقاڵی ئامادەکردن و دروستکردنی دۆشاون لەگەڵماندا ئەو کاتەدان باش سەلام عەلەیکوم باش نەحواڵتان چۆنە بەڕێزی ترێەکەتان لێ کردوتەوە ئامادە کراوە وایە کە ترێەکەتان لێ کردەوە سەرەتا چی لە ترێەکە دەکەن جوان جوانیشینەوە بەرێ زۆر چاکە کەشتنەوەش ئەی کوشینەوە کەشورایەوە لە دونیەک مەقسەد لێرەی دەکەن بۆی بیکوشن وایە ئاها ئەوە کاتەکەی چەندی دەوێت وڵی هەندەی نایە لە بەرەوە هەندە زۆرە نییە بەرێ زۆر چاکە باشە با بیبینین با بیکوشێت بیبینین ئەوە هەموو گوێنێک یان گونیەک دەبێوەیان دەبێ ئەوانە بێت ناڵدەی بەسەوە بن ئەوە ئەوەکانی کە نابێت ئەوە وەرزشێکی باشیشە وەنیە بۆ قاچەکان باشەوە دەی بەردەوام بە زۆر چاکە دواتر لێرە ئاوەکە بۆ ئێرە دێتەوە وایە ئەوە دەبینین دێتەوە ئێرە باشە ئەو ترێی کە ئامادەی دەکەن زیاتر ئەو ترەیە کە بەرگەی سەرما و گەرمان ناگری وایە ترەی کامیان تایفی زیاتر ترەی تافی دەکەنە دۆشاو زۆر باشە زۆر زووتریش ئامادە دەبێنە گڵێک لە ئەوەی دەکرێت وەکو هێوێن ئەو گڵا سیرێ دەکات کاریگەری چی دەبێت لەسەر دۆشاوی پێ شیر نەبی و جوان نەبی و شیرن دەبێت هەموو گوڵێک دەبێ یانگڵی تایبەتەوەگرێ بەسەوەگرێ ئەو گوڵە لەکوێ لە قەبرستانی لە قەبرستانی لەسەرێت بینەرانی بەڕێز خۆشەویست ئەو گڵا کە لە دۆشاوەکە دەکرێت خۆیگە گڵەکەی تێنەکرێت ترشە بەڵام ئەو گڵا وای لێ دەکات وەکو هێوێنێک ئەو گڵە سوپاس ئەوە جۆرە گڵێکە ئەو خوشکە بەڕێزە ئاماژەی بۆی کرد کە لە لای قەبرستانەکە دەهێنن
دەبینن گڵەکە زۆر تایبەتمەندی هەیە ینی ئەو گوڵە ئاسایەکە نییە ئەو گوڵە وەکو هێوێنێک وا لە دۆشاوەکە دەکا شیرن و خۆشی بکە کەواتە ئەم گڵە وا لە دۆشاوەکە دەکا شیرن بێ سوپاس بۆ خوا ئەوە هەمووی نیعمەتی خوایە ئیدی هەموو شتێکیش تایبەتمەندی خۆی هەیە بێگومان هیچ شتێک بەبێ هۆکار و بەبێ حکمەتی خۆی نابێت. چاپوک و جوان پیری چشنی ئەڵماز ڕوخسارات یە دنیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شنشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکە مایان لەکەی دڵایە هەواری ژیان کردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنە گوندەکە مایان لەکەی دڵە هەواری ژیان کردنایە هەواری ژیان کردنایە. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماڵی دوو خوشتی بەڕێزین پلکە حەلیم و پلکە ئامینە ماڵی شوێخە عەبدوڵڵا پرسیاریان لێ دەکەم بزانم ئیش و کاریان لە کاتی خۆی زەحمەتیان خۆشیان چۆن بۆ ژیانی خۆیان چۆن بەڕێ کردووە پلچی ئەو کاتت باشی زۆر بەخێری ئەحواڵت چۆنە سستاوان بەخێری زۆر خۆش بێ دەستەکان ماز دەکەم بەڕێزی بەخێری زۆر سپاس دەکەم بەخێری پێم بڵێ کاتی خۆی ئێوە ژیانتان چۆن بوو ئیش و کارەکان چۆن دەڕۆیشتن وەڵڵاهی کاکۆ ژیانن زۆری بە زەحمەت بوو گەلەکەماندی بووین بەرە خۆشتر بوو لە لەعان یعنی مادووتر بوون بەڵام ماندیتر بووین زۆر گەلک ماندیتر بووین بەرە نە ئەنە خۆش بووین نە ئەبەخەم بووین گەلک گەلتاتر بوو لە لەعان یعنی تەندروستیتان باشتر بوو زۆر ئەرێ بەخوای هەر نەمەزانین وڵەتان زیاتر بوو ئەرێ بەخوای ئەلئانێ بە هەموو دەمێ هەرە نەخۆش و ئۆ سوکەریێ ئۆ زەختە و ئۆ دەردە و هۆکارەکەی چییە بۆچی دەگەڕێنیەوە ئەو کاتەی نەخۆش نەبوون ئێستا نەخۆشن وەڵڵاهی داکاکو برمتر نزان ئەلان دنیا بە خەمتر بە نەخۆشترە و ئێستا دنیا بە خەمتر و نەخۆشترە باشە کاتی خۆی بەڵێ زۆر مادوو بوون بەڵام خەمتان نەبووە ناوڵە لەوانەیە ژیانەکە خۆشتری خۆشتر بوو گەلک زیاتر ئیش و کارەکانتان چ بوو کارەکانە ئەڵیدا تووتن نەکرد و دەغر نەکردن و ئەرێوەڵڵا تووتن نەکرد و دەغر نەکرد و حەیوان و تەر و حەیوان هەبوون و ئەوانە بوو یارمەتێکی باشی پیاوەکانتان دەدا وانە بەرێ وڵات یارمەتی نەدان بەرێ وڵا من ئەک برام هەبوو ئۆتۆمە یاری عالەمێت تا ئیشیان لۆ بکەمە تا پیاوم بێنەوە یاری لە بە برام بۆی هەرەوەزەکە بەخوای ئێستاش لێرە ماوە ئەو هەرەوەزەوە هاوکاری وەنیمەڵانچی دەغڕشتێکزاران مەخسە لە ئیشەکی کێ بڵێن ئیشی تر هەبێ هاوکاری هەبێت دەکرێت تا ڕادەیەکۆنیا بەڵام وەکو جاران دیە وڵی برێم من بە خۆمار و حاریشم نینە من نظام هەیە عەبدوڵ خاڵق یاریەکە دەڵە دەیکەن وەنیەکە بەناشکوری نەبێ من بەخۆ مار و حار و کەسابەت نیە و وەکو جاران نەماوە ئەمن ناوەڵام بەخۆ باشە تۆ لەوەتی هەیە هەر لێرە بووی خەڵکیێرێ ناوڵا خەرچی ئێرە مارەوڵە بەرە ئەمن مارم ئەو تەلێرە هەیە لەکن مار عەبدوڵ خاڵقی بەرە پیاوەکە مردوو خوالی خۆش بێ من داریش ئەمیشتە من دار نەبوون و ئەمیش ئەدی وابزانم پلکامل خوشکتەوە هەردوو خوشکن تا نستێنی انشاءالله باشە تۆ ئەو کاتی دەستە خوشکتە بوون زۆر ماون ئەرێوەڵانەکە ماینەشان بردینە ئەدی بینتان چۆنە لەگەڵیان واللهی ئاشم هەرا خۆشەوین ئێستاش خۆش ئانیشم هەرا خۆشترەوین لە عالەمێ الآن هەندویم خۆشترەوین لێ الآن یاری ئەو کاتی خۆش تابوون قادری یەکتری دەزان ڕێزیانە بوو الآن عالەمێ الآن ڕێزە خەتی نزانی بەخوای الآن ڕێزە عالەمێ نزانن بۆ وایە واللهی دابرین بەخوای نظام
مەسەلە پەروەردەکردنەکەیە بەخوای ئەدانزانم دالمێ داران پیا و ژن و پیاوی داران زۆرە بەڕێز بوو ژن و پیاوی زارە زۆر بەڕێز ئەرێ وەڵڵا نانا ڕاستە وەڵای ئێستاش خۆ هەیە بەڵام ئەرێ وەڵڵا ئانیشە هەنە بەڵام هەری زاران بە دەری بۆ خۆت دەڵێوەنیە داران قەتم تگلای لێ نەبووینەوە الآن شمارا خوشوين خوش دەبێت. أبرز بونو أمان ديش بوين برا حتى تربو العب هەر باشتر بوو لێرەوە سڵاو ڕێزیان بۆ بنێرە أري والله أري والله زۆر عادی لە خواردنە قەدیمیەکان زیاتر چتان ئامادە دەکرد والله دار تنتي خوش باهنجيني رونها أو رون أو أستانا الآن أستانا مش تبى بعيد لتبخ ما وصل روني خومالية روني خمارين هبو أري بخواي روني حيوان الآن نظام دتداو أستبخوا عالمه من خوشة بيت حيره من خوشن بو اللي بخواي دار اشتكى تدرس دار اشتكي تانية اشتكي باش أري والله عادي لقل دوينو داندوكو بلكي حليم بريم پێدەچێ مادام پێدەکەنی پێدەچێ داندۆک و دۆینە زۆر خواردێ وانە ئەرە بەخوا زۆر مەخوا داشتم عادەکرد بە ڕەحمەت تێبی هەزار ڕەحمەتی ئامین ئەرە بەخوای دۆینە و داندۆکم زۆر خواردینە خۆشی شەوایە ئەرە بەخوا خۆشە عادی لەگەڵ گەنمە کوتاوی هەمووشتن دۆینن لە ئەنان و دۆرمانەکردن و هەمووشتن لە ئەنا بەخوای بەرە گەلێک شیوێت دارە ئەشتی دارم بەتامتر بوو لێڵە شتی زارە بەتامتر زۆر لەبەرەوەی شتەکە تەندروستتر بوو ئەرێ بەخوا زۆر چاکە زۆر بەڕێزی با یەک دوو پرسیارانیش لە پلکامینێ بکەم باش پلچێ با پێم بڵێ بەڕێزت کاتی خۆی ژیانەکەتان چۆن بەڕێ کردووە ئیش و کارەکان چۆن بوون ستان دەکرد ستان نەدەکرد والله جامیش نەکردن ئەیب نەبی بەخوای جیشانەکردن و نیسک و نۆک و کزن و هەوەشتن ئەکردن و ئەینکردن و ئەندروین بەخۆ نەدربین بەرێ بۆ خۆتان ئەشتر نەکردن و تووتن نەچاند و بژار نەکرد و حیوانن هەبوو چێرن هەبوون و ماراتن هەبوو مەشک نەژاند و هەموویشن هەبوون بەرێ مەشکە زۆر ژاندووە ئەرێ وەڵام مەشکن زۆر ئاژاندە تامی ئەو مەشکەی پێستەکەی جیاواسە لەگەڵ ئەوەی ئەرێ بەخوای خۆشترە ئەرێ وەڵاهی پیست نەکردن و هەنجینی شەسون جەفت نەکرد ئەن کوتاو پیست نەکردە مەشک و مەشتیشن بەهوای واکرد ئەیب نەبی لەو لە پۆکیان لێ قەیمەکردن و ئەنژاند بوو کەمیوانیش داهاتن دوێکی خۆش و باشی دەبەراوێش نەنا بەفر نەبوو بەفر نەبوو وانە نۆچیانە دەربین جا پوشەی نۆکانن دینادانەنا لەسەر کوندەران و کۆیانەکردن مشك ودودان واشتن سدانا بركسار دوك ابو صعب ولا قدر العانري والله يعني بوي قرم نبي والله بري تاقرم نبي بري والله هادي باشا لەگەڵ خواردنەکان بۆ نمونە هەندێک خواردنەیە لە پلکە حەلیمێن پرسی وتم دۆینە و داندۆک دیار بوو پێکەنی دیار بوو زۆری خوارد بوو داکم حازلیە کرد ئەتۆ شەروەکوی حەزل لە داندۆک و دۆینەوانەیە والله زا داندۆکن لێناو دۆینەن لێناو ماشن لێناو نیسکن لێناو ئەشتن هەموو لێ ئەنان هەمووش نەخوات ئەتۆ زیاتر حەزل لەکام خواردنەی بوو لەو خواردنانە هەمووش نەخوات حەزیان ئێستا بۆ نمونە ئێستا هەیە حەزی لە یاپراغیە هەیە حەزی لێنی ئەتۆ کاتی خۆی ئێستاش زیاتر حەزل لە چی لەو خواردنە کوردەواریانە لە دۆینە خۆشە والله بینەرانی بەڕێز یعنی ئەوانەی قەدیمی ئەو ژنە بەڕێزانە لەبەرەوەی خواردنێکی کوردەواری و خواردنێکی چۆن دەڵێ هەم ئاسان و هەم خۆشیشە ئەوان زیاتر حەزیان لێ دۆینە لێنە بە برنجن لێنا و بەگەن من لێنا ڕونیشن بەسەرداکرد ئەرێ والله لە گۆشت برنج لەیان خۆشتر بۆ ئەرێ بەخوای والله بەدڵنیایەوە خۆشتر تەندروستیش بۆنیە بەرێ بەخوای یعنی باشە ئێستا پێت وایە جیاوازی خواردنی ئێستا لەگەڵ ئی قەدیم جیاوازیەکی زۆری نییە خوارد لێ ئەلعان و بە هەموو دەمێ برنج و گۆشتەوە هۆستەیە خۆزاران بەخوای ئەوەشتە نەبوو هەندا لە جەعمەنجارە عالمی برنج لێنا برنجشی خۆماری بوو ڕونشی خۆماری بوو ئەو ئەشتی مریشک خۆماری بوون بریز دەکرا لێرە لە مێرگەستەرێ بەس ئێستا ناکرێوەنیە ئێستا ناکرێ خۆلان ناوەڵە ئێستا لەبەرە بریزش ئاوەکی زۆری دەوێت ئەرێ وەڵا برنج زۆرە کرد لە خوارێ لێرە لەبەرە جاتەی جاغن وجستنا أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكم وابيكم
كي خوام شو ناسي جاغنو جستمام هاجر سين بوي هارواكمو پیلەرانی بەڕێز و خۆشەویست لە گوندی مێرگەسەر بەڕێزێکی لێیە ناوی کاک عەبدولەتیفە سەرقاڵی کاری سەوزەواتە لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵماندا. کاک عەبدولەتیف سەلام عەلەیکوم. وعليكم السلام. ئەحواڵت چۆنە؟ وبركاته. تەندروستی چۆنە؟ الحمد لله تسوني باشي يا اخوان بەڕێزی والسلام. دەوەرێرە برا گەورە بە ئەگەر ڕوخسەتە بێ فرمو یەک دوو پرسیار لێ بکەم گفتوگۆی بکەین. خوش حالم بخير. بەڕێزی برای ئەزیزی پێم وایە بەڕێزتان شارەزایەکی باشتانە ینی شارەزان لە کاری سەوزەوات چەند ساڵ دەبێت سەرقاڵی ئەم کارە؟ بخوای تقريبا 6 سال 7 سال دبي او بشي منها. ئەوە پیشەی توێ بەڵێ پیشەی سەوزەوە نیە؟ سوزه بەڵێ. بەڵێ ئەوە لێرە چەند زۆر سەوزەمانەیە زیاتر لێرە چ دەکرێت؟ سوزه بخوي کاتەکەی جیاواز ئێستا بە نمونە لە کاتی بەهاراندا کەرەوزی دەکەم کەوەری دەکەم معدەنووسی دەکەم سڵقی دەکەم شبیتی دەکەم جەرجیرە تەڕەتولەیە بەس کە گەرمادا هات ئەوەی ئەمینێتەوە لە وەرزی گەرمادا بە دەرەجەیەک کەوەرە کەرەوزە معدەنووسە سڵقە لەگە تەرخون ئەوانە بەرگەی گەرمی دەگرن. ئەوە تەرخونەوە ئەوە تەرخونە بەسەوە بۆ تۆم هێشتەوە بۆ تۆ هێشتێتەوە تۆکەی لێ بگرن. زۆر چاک ئەوە زۆر بە سوودیشە لێرە خەڵک گرنگی پێدا تەرخون تقریبا سەوزەی تازەیە خەڵک زۆر لەگەری ئاشنا نەبووە بەس ئەوانەی بەکاری دێنن قەدری زۆر دەگرن ڕاستی زیاتر بۆ زەڵاتە بەکاری دێن بۆ ناو گۆشت و خەیار شۆر و ئەوانە بەکاری دێن. بەڵێ زۆر چاکە کاک عەبدولەتیف بابزانین جیاوازی لە سەوزەی باش و خراپ چییە؟ بۆ نمونە دەستکە کەرەوز لە ناو ساردکەرەوە یان لە ناو سەلاجە هەیە بۆ ماوەی هەفتەیەک دەمێنێتەوە هەروە خۆیەتی هەیە بە دوو ڕۆژتێک دەچێت ئەوە هۆکارەکەی چی؟ بێگومان وە ئێستا بە نمونە ئەوەی بۆ سەوزەی زۆر مهمە ئاوەکەیەتی ئاوێکی سازگار و ئاوێکی سازگار و پاک حتمما ئەو ئاوەیەم بەکاری دێنم هەم سازگار هەم ئاوی بیرە ئاوەی پاکە جگە لەوەش ئەمن مادە چیمیایەکانی بۆ بەکار ناینم ینی مادەی چیمیایی بەکار نایانی بەدەگمەن لە جیات ئەو چی بەکار لە جیاتی ئەوە پەینی زبڵ پەینی ئاژەڵوان ئەوەی لەوەیە ئێستا ئەو بۆ هەندێک هێناوەێ ئەوە لێرە لەوێ هەیە بەڵێ وەرە بابچینێرە بۆی وردە فەرموو ئەوە گوتمان سەڵقەوەنیە ئەو سەڵقە شیرنە وایە بڵێ هەندێک سەڵقی تاڵە هۆکارەکەی چییە مەسەلە تۆیەکەیە؟ والله ئەکرێ زیاتر بەو شتانە تاڵبیکە ئەو مادە نەشیاوانی بۆ بەکاربێنن مادە چیمیایەکان بەڵێ ئەوانەی مەسروشتیە ئیشکالی نییە زۆری شیرنە و سڵقەکە زۆریش بەتامە بڕوایتە هەر لە دەمی مشتریەکانەوە ئەوەی کە ئەو سڵقوشتانەمان لە یەکڕی ئەو لە زاریوانەوە نەبێت ڕکلام لێ خۆم سوێندێ خوا ئەرێ بەخوای ئەو دۆڵمەی بەو سڵقە ئەەکەین زۆر جیاوازە لەو دۆڵمەی بە سڵقی شاری دەکەین ئەرێوە بە دڵنیاییەوە خۆزای مرۆڤ دەبێت ڕازگۆ بێ ئەوەی کە دەیبینیان ئەوەی کە دەیبیستێ دەبێ ئەوە باس بکە کەواتە ئەو مشتریە بە ڕێزەکە باسی کردووە بێگومان دۆڵمەکە یاپراخەکەی پێ خۆش بە بۆیە زۆر باشە بابینێرە ئەوە کەرەوزەوایە ئەوە کەرەوزە ئەوە شار کەرەوزەوە نیە عوسمان ئەو کەرەوزەیمە گرنتی دەدەم ئێستا بە نمونە بیبە ئەوڕۆ بیبە بەس گرنگەوەی بە خۆت لە ماڵی بەباشی هەیە دیگری لە ناو سەلاجەکەی بەلانی کەم 5 ڕۆژ تا 6 ڕۆژ تا 7 ڕۆژ ئیشکالی نیە و تێک ناچێت دەمێنێتەوە. باشە کەرەوز لە ڕووی خۆگونجاندنەوە جیاوازیە لەگەڵ کەوەر و مەقسەد تەڕەتیزە و جۆرەکانی تر کەرەوز وابزانم خۆگونجاندنی باشترە کەرەوز یەکە کە لەو سەوزانەیە کە بەرگەی گەرمای زۆریش دەگریت وەکو تەڕەتیزەنیە وەکو تەڕەتیزەنی ئێستا تەڕەتیزە هەر کاتێک جەوەکە گەرم بوو بە تایبەتی کە سەرەتای هاوینە داهات ئیدی بەکەڵک نایە ئیلا مەگەر لە ژێر تۆڕی سەوز و ئەوانە شوێنی تایبەت بەرهەمی بینی زۆر چاکە بەڵێ معدەنووسمان هەیە لەو لای دەیبینی بەڵێ ئەو معدەنووسە تاسەن لێرە خەڵکەکە لی دەپرسێت چونکە بەڕێزت ئەتوو دەفرۆشی وایە بەڵێ زیاتر خەڵکەکە لە معدەنووسی دەپرسێ یان کەرەوز چونکە هەر یەکەشیان تایبەتمەندی خۆیان هەیە سوودی خۆیان هەیە بێگومان هەموو سەوزەکان سوودی خۆیان هەیە ئێستا بە دەرەجێک ئەوەی خواستی لەسرە کەرەوز کەوەر سڵق ئەوەی خواستی لەسرە کەرەوز کەوەر سڵق لە پاش ئەوان شبیتیش بەس ئێستا ها شبی تازەوە خەریکە وەرزی دومی سەوزە دەیچێنمەوە ئەو جا معدەنووس و ئەو جائیدی جەرجیر و تەڕەتوو لەو ئەوانە خواستی لەسرە باشە بڵێ ئەو خەڵکانی کە دێن لە تۆ ئەو سەوزەواتە بڵێن سەوزە دەکڕن زیاتر تاکی لەسەر چ دەکەنەوە
زیاتر تاکید لەسەرەوەکەنەوە کە چۆن بەرهەم هێناوە چۆنێتی بەرهێمێنانەکەی و پاک و خاوێنەکەی لە ئاوەکەی دەپرسن سیخە بکە زۆرجار لە ئەسنای بڕینەوەی سەوزەکانمدا مشتری پێی خۆشە بێ بیبینی شوێنەکەی لەوەی دڵنیابی تۆ بزانە پاکە یان پاک نییە زۆر بە ڕاشکاوی پێرم ئەرێ مۆرە کاکە لە ئەسنای بڕینەوەی تەمەشاکە شوێنەکە چۆنە و چۆنم بەرهەم هیناوە بە چ ئاوەی ئاو دەدەم ئەو جاو کات کە دڵنیا ئەبیتەوە حتمما بەردەوام سەردانم دەکاتەوە دیارە کە وەرمانەوەی چۆنە کەوەری خۆ گونجاندن کەوەری زۆر باش ئەگونجێ لە وەرزیگەرما ئەوانەدا گرنگەوێت و تێنوونەکەی ئاگال لێبی کە کاتی بڕینەوەشی داهات بیبڕیۆ زیاد لە حەدی خۆی بەرز نەبێت و لەوەی بێتاقەت نەبێت و دووبارە خۆی دروستکاتەوە یعنی زۆر تێرکردنی زۆر تێرکردنی لە ڕووی ئاوە خراپە نەخراپ نییە هەتا ئاوی دێ بە خۆ دەزانی باشترە ناستر دەبێت بەڵێ گەرمە زۆر سەوزا سوودێکی زۆر باشی هەیە با بچین ئێرە ئەوە بزانم ئەوە جەرجیرەت هەر لۆ تاقیکردنەوەی فترەکانی دیکە کردم گوتم زانم بەرگەی گەرمایە دەگری ئەوش هەست دەکەم زۆر باش نییە بەس لێرە بەولایوە وەرزی دووەمی سەوزە دەست پێ ئەکاتەوە حسابکە لە یەکینەوە بەولایوە هەر کەسێک ئێوێ سەوزەی بکە کاتەی زۆر گونجاوە ینی لە ئێستادا بینەرانی بەڕێز خۆشەویست کە عەبدولەتیفی بەڕێز دەڵێ هەر بەڕێزێک کە دەیەوێ جەرگیر بکاتیان بیسێنێ بۆی ببێتێ ئێستا کاتەکەی زۆر گونجاوە ئەی مەسلەی تۆ جیاوازیان هەیە لە ڕۆوی تۆیە کە باش بێت تا چەند کاریگەریە لەوەی کە سەوزەیەکی باش بێ تۆ ئەو تۆیە لەکوێ دێنی بێگومان زۆر فەرقی هەیە ئێستا بۆ نمونە ئەو تۆوانەی بازاڕی ئیلا مەگەر کەسەکە دۆست و متمانە پێکراو بێگەر نامە تۆی بازار بەکار ناینم کەواتە تۆیەکە تۆی خۆماڵیە تۆی خۆماڵیە زیاتر لەو فەلاحانە تۆوەکەی ئەکڕم ئەوانەی کە دۆست و ناسیاومانن ئێستا بۆ نمونە باسی تەڕەتیزە بکەم تەڕەتیزەم هەیە لە مانجینەوە بیکە گرێنتی ئەدەمێ هەتا ساڵی داهاتوو مانجی 5 بەردەوام لێ ئەبڕیۆ ئللا مەگەر سەرماتێکیدا ئەگەر ناتێک ناچی تو پیریش نابی تۆکان دیکەش بە هەمان شێوەست بەڵێت تۆ هەیە چیلۆی بە 5,000 بەس بە کەڵکەمە نایە ئەمن کەم کارەکەی چێکە بەکەڵ هێرنە مەقسەد بەکەڵ تۆنایە ئاخر ناکرێت تو تۆچی بکەی پاش یەک مانجی لێت تێکچی پاش یەک مانجی خراپبی یان تۆی تەڕەتیزە هەیە بە یەک چینی کە دەیبڕیۆ گوڵەکە نێرە بیت کەواتە ئەو تۆیەی کە بەڕێستان ئەوەی کە خۆماڵیە ئەوەی کە باسی دەکەی زۆر باشتر لەو تۆی کە لە وڵاتانی دەوروبەر دێتە ناو هەرێمی کوردستان بە بێگومان یعنی بە تایبەتی کار عوسمان فەلاح ناتوانانی تۆشی خراپ بکە ئەتو ئەگەر دیقەت دەیە ینی چەند مانگەک ماندووی بۆ سەوزانە ناکرێتەوەی خراپکەی و لەو سەری ڕنج بە خەساربی ئیلا دەبی تۆی گران بکڕی تۆی باش وەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ناو گوندی مێرگەسەر لەگەڵ بەڕێزێک گفتوگۆ دەکەین گەنجێکی شارەزا جوتیارێکی پسپۆر لە بواری کاری کوشتتوکاڵی لەگەڵماندا بن گفتوگۆی لەگەڵ دەکەین کاکە سەلام عەلەیکوم ئەحواڵت چۆنە تەندروستیت باشی بەڕێزی کاک عەبدولخالق وایە ناوەکە تەواوە هەڵم نەکردووە لە زۆر چاک دەکرێت ئەوەیان دانەی لێرە هەندێک گفتوگۆ بکەین بەڕێزی ببوورە لە کاتیشت دەگرم داوای لێبردنومەیە بەڕێزی چاوەکەمی دەوەرە وەرە ئێرە با بچینە بەر ئەف سێبەرێ وایە وەنیە دای ئەوان زیرێ وەرێرە کاک عەبدولخالق پێم بڵێ لە کێوە سەرقاڵی کاری کوشتتوکاڵی و ئەو شارەزای بەڕێزت کاوی من بیستومە لە مەسلەی بەگشتی میوەکان و شارەزابوون لەو میوانی کە کام میوێ لە کام خاکەی زیاتر دەبێتێ گونجاوە یان بە تایبەتی لە مەسلەی موتور بەکردن دەکرێت زیاتر بۆمان باسی باش بەناوی خوا یاخوا بەخێر بێن بە خێراتنی بەرنامەکەتانەکەین ڕێزی وەڵام من بەخۆم هەرچەندە تەمەنێکی گەنجم هەیە بەڵام ساڵانێکی زۆرە لە نێو کار و کوشتتوکاڵیدام
وەکەوەی پشتم بە خۆم بەستوە بەردەوام خەریکی ئەو بەرهەمانم وەکو پیشەی پێشیان موچەخۆر و فەرمانبەر و شتیوانیم لۆی ئەزمونێکی تەواوتەوەمە پەیاکردێ لە بواری کشت و کاڵی ئەلحەمدولیلا تایبەتی خۆت بەستۆ بەڵێ بە شایدی خەڵکی منتیقەی کە لە زۆربەی بوارەکانی کشت و کاڵ و نەمام و ئەوانە شارەزەم ئەلحەمدولیلا لەخوای بەزیادە باشە بەڵێ مێرگە سەر بەڵێ خاچی مێرگە سەر زیاتر بۆ کام میوەی گونجاو وەڵا خاچی مێرگە سەر پێشان تەنها خاوەنی داری مێو بووە لەگەڵ کەمێک هەنار لەگەڵ تاکتاکەش داری هەنجیر وەکو ئەوەی بڵێ لە 5-6 عرز یەک نەمامی هەنجیری لێبوو بێ یان لە 5-6 عرز 5-6 هەناری لێبوو بێ بەڵام خاوەنی مێو بووە زۆرتر خاکەکەی زیاتر مێوی لە خۆگرت باڵێ زۆر چاکە لێرە دەبینم مەقسەد ئەوە دەلوجە هەیە باینجان هەیە وێنجەت کردووە ئەم وێنجەیە پێم وایە بۆ مەڕەکانەوە بەڵێ ئەو وێنجە بەکاردێنین لۆ مەڕەکان لۆ ئاژەڵەکان بەگشتی لۆ پەڵەوەریش بۆ پەلەوەر زۆر چاکە لێرە دەبینین تەماتە شێوە بزانم بەڵێ لەوێ یەک دوو بڕکە گندۆرە و کاڵک و هەبوو نیە بەڵێ بەڵام با بینە سەر ئەوەی زۆری هەنجیرەکان لێرە چەند زۆر هەنجیرت هەیە وەڵاهی ئەمن بەخۆم وەکو داهێنانێک لە هەر شوێنێکی لە هەر باغەکی ئیشم لۆ خەڵکەکی کردبی زانی بیتم نەمامەکی تایبەتی لێ ڕێک هینایتم لە عارزەکەی خۆم پەروەردەم کردێ و دایتمە خەڵکیش قەڵەمەکانی یعنی زۆر نەمام هێلە و گوندەی ئەمن هینایتم باشە زۆرەکەی بەڵێ ئەو هەنجیرە بەڵێ ئەوە کام زۆرێ ئەو هەنجیرە ئەوە هەنجیری بەڵێ ئەو هەنجیرە کام زۆرەیە ئەوە بە هەنجیری منتیقەی هەڵشۆی ئەناسرێتەوە هەنجیری هەڵشۆیە ئەوە هەنجیری هەنجیری هەڵشۆ دەناسرێتەوە بێگومان هەنجیری هەڵشۆش یەکێکە لەو هەنجیرانەی تایبەتمەندی خۆی هەیە زۆر خۆشەوەیە باشە ئەوە بۆ چۆن دەڵێ مەسلەی گەرما و سەرما زۆری هەنجیرەکان جیاوازە بۆ نمونە ئەم زەردە لەگەڵ هەنجیری سوور و ڕەش مەقسەد یان هەنجیری شین ئەو هەنجیری هەڵشۆ تایبەتمەندی خۆی هەیە هەندێک تایبەتمەندەکانی ئەوێ بەرەی زۆر زۆرەگری ماشەڵا ئێستا پێوەی دیارە ئەو ساڵکە بەریشی زۆر نەگرتیە نەخۆشی هەبوو لە ئێستاشدا زۆربەی بەری گرتیا یعنی بەرەی گەلک زۆر بە زیادەوەی گرتیە تایبەتمەندێکی دی هەنجیرەکەی زۆر گەورێ زۆر گەوراوی لە ڕووی تامیشەوە بەڵێ لە ڕووی تامیشەوە ناسکە ئێستا ئەگەر دیقەت بدەینە ئەو هەنجیرە ئەو هەنجیرە تەیرا خواردیتی لەبەرەوەی هەنجیرەی زۆر ناسکە تەیردێ ئەو هەنجیرە بەڵێ شیر نیشە زۆر چاکە ئەجاوەرە بامە وردەوە دەبچین بۆ لای هەنجیرەکانی تر بابچین ئەوێ تاڵەن ئێستا ئەوەشیان هەر ئەوە کامە زیرەیە ئەوەیان هەر هەڵشوێ وایە ئەی ئەوەیان ئەوەشیان هەرەوە ئەوە جارێ پێم ماوێتی ماوێتی ئێستا زۆربەی هەنجیرەکان لە ڕووی ڕەنگەوە جوانن ئەوە گوتمان هەڵشۆیە چیترمانەیە ئەو هەنجیرە سی پێ دەڵێن وە شینەی پێ دەڵێن ئێستا هەر بۆ زانیاریت سەرما و سۆڵک هات 2-3 ساڵ پێش ئێستا باخ و باغاتەکانمان سفر بووە هەمووی لە گڵیڕا بڕیمان ئێستا ژیاوەتەوە ئەو هەنجیرانە تەمەنیان 2 ساڵە بۆ زانیاری بینەران بەڵێ ئەوە کام زۆرەیە ئەوە شینە هەنجیری شینی خۆماڵیە دەمەوێتیشی بخەمە سەر ئەو زۆری هەنجیرەی کە لە منتیقەی مە باشترین هەنجیرە بەرگەی سەرما و گەرماگری هەروەها هیچ تەیرێک ناتوانانی بخوا پێستەکەی توندا ئەوە توندا بێگومان ئەوە لەوانەیە ئەوانە ڕوخسەتێ لێکەینەوە تاقی بکەینەوە ئاسایە گەردەنمان ئازاب بە تایبەت لە بواری مرەبا وشکردنەوە بەڵێ تێک ناچێ بەڵێ ینی کەواتە بینەرانی بەڕێز خۆشەویست وەکو ئەو بەڕێزە باسی دەکا بۆ مەسەلەی مرەباش بۆ مەسەلەی وشکردنەوەش ئەو زۆری هەنجیرە باشترین زۆریانە باڵێ باشترە و خۆش لە منتیقەی هەنجیرەی نازیع و باشە نات بێگومان لە ڕووی تامیشەوە زۆر خۆشە زۆر باشە با بچینە بۆ ئەولاتر باش ئەوەیان کام زۆری هەنجیرە ببوور ئەوەش هەر لە زۆری هەنجیری ئەو لە هەر لە خۆماڵیەکەیە بەڵام شوێنەکەی بە قووەتر و شێدارترە بەهۆی ئەوەی بنی وێنجێ بەردەوام شوێنەکەی تەڕە هەنجیرەکانی زۆر زۆر جوانترن بەڵێ لە ڕووی تامیشەوە هەر وەکوویە تقریبن بەڵام دەکرێت خۆشتر بێ بەهۆی خاکەکەی شوێنەکەی تایبەتتر و تەڕە بەڵام ئەمەیان زۆرێککە هەر لە خۆماڵیەکان بەڵێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ خوا لەخوا بە زیاد بێ ئەوە ئەم هەنجیرانە هەنجیری زۆر تایبەتن و تامی ئەو هەنجیرە لەگەڵ تامی ینی هەر سێکیان ئەوەی هەڵشۆی کە باست کرد ئەوەی هەنجیرە شینەکە و ئەوەشیان بڕواتانە بێ یەک لە یەکتری خۆشترن بەڵام وەکو کاک عەبدولخالق باس کرد ئەوەیان خۆراگرترە
واتە بۆ نمونە بەقووەترا زۆر باشە با بچین بۆ مەسەلەی توێک لەوێ هەیە وابزان متروبەت کردووە هەر دەمەوێت لەگەڵ باسی هەنجیرەکان باسی متروبەکردنی بکەم بەخۆم وەستای متروبەیمە زۆر باشە یەکەک لەو نمونانە ئەو متروبەیە ئەوە لە ئەسڵدا تووشەرەیە تووشەرە بەری نەبووە نەمامەکی بە قووەت و بە بەرگریە لە وڵاتی ئێمە بۆ متروبەی زۆر باشە ئێستا کردیتمانە توی سپی تو قەسبی گەورە تو قەسبی گەورەیە کە بەرەشی زۆرەدا بە تایبەتی لۆ دۆشاوی تووەچی دەرەچەیەکە و تایبەتە ئێستا ئەو ساڵ کردیتم لە گەڵیڕا ئەوە تقریبان 2 مەترونی و بەرز بووە بەڵام هەتا ساڵ ئەسوورێتەوە لەوانێ بگاتە 4 متر 5 متری یعنی ئەوە چەند گەورەتر دەبێت ئەو ساڵ 4 متر 5 متری تەواوەکە نمونەشن هەیەەوەتە ئێستا نمونی ئەوە هەیە بەڵێ بە یەک ساڵی بە یەک ساڵی زۆر چاکە ینی قەدەکەشی وەنیە بەڵێ ئێستا ئەویان ئی ساڵی پارە ئەوەیە قوتمان کردە لە ناوەڕاستی ئێستا هاچەند بەرز بووی تۆ 5 متر لەوانی ئەوە هەمان ئەو توێە متروبەکراوە بەڵێ ئەو نەمامانەی لەو عارزەینە زۆربیان متروبەی دەستی خۆینم بۆ خۆت کرد بەڵێ ئەوەش هەرگاتووە ئەوەش تو شەرێ کردیتمە گاتوو لەوەرە بزانین ئەگەر دانەدانی پێوەمابی ڕاستەوایە بەڵێ ئەوەشان هەر بۆ خۆت متروبەت بەڵێ ئەوە گاتووە گاتوو مزرە بەڵێ سوور و ڕەشوانە ئێستا و هەنجیرێک خۆماڵی ڕەش بوو بە کەڵک نەداهات کردیتمە هەنجیرەکە ئیلای ئاکرەیە ئێستا ساڵی دووەمیتی 1-2 ساڵی دی هەنجیرێکی دەرەجەیەکی بێگومان ئەوەشمان لە یاد نەچێ هەنجیری ئاکرێش هەنجیرێکی تایبەتە هەنجیری ئاکرێت تایبەتە بەڵام هەموو جۆرەکانیان لێرە نابن شاکیریەکەی تا ڕادە کیلۆ کەش و هەوای ئێرە گونجاوە جۆرەکەی کەواتە کەش و هەواکە خاکە ڕۆڵی خۆ هەیە لەوەی کام دەبێت وایە زۆر باشە زۆر چاکەوەرە بابسی بزانین کاک عەبدولخالق لەگەڵ میوەجاتەکە پێم وایە مەسەلەی شینای شێ لێرە دەبینم لۆبیایە و باینجانە و تەماتەیە و ئەوەش ساڵانێکی زۆر هەر لەوەیدا ئەوەشت کردووە یان هەر ئەم ساڵ و پار وەڵا الحەمدولیلا ئەزمونێکی باشم هەیە لە شیناییش ئەوە جۆرەکانیان لۆبیە و بیبەرە و باینجان و تەماتێ و ئەوەی خوارەوەش بامیە ساڵان بەڵێ دەمەوێت تیشی بخەمە سەر یەکشت ساڵان بە شێوەی گۆل و بۆیە ئەم کرد بەڵێ ئەو ساڵ بە شێوەی قەترە کردیتم زۆر باشتر و ناجەترە ئاوی کەمتر دەوێت بەڵێ ئاوی کەمتر دەوێت بژارەکەش کەمتر دێنی گۆل و بۆیەکە ئەزیەتیشی زۆرتر ناوێت ئەزیەتی گەلێک زۆرە بەڵێ دەبی بە خارکە ناسی بەردەوام هەڵی دێەوە و بژاری زۆر دێنێ و زۆرتر تێنی ئەبی و بەڵام دەمەوێت باسی یەکشت بکەم ئەویش تەماتەیە بەرهەمی تەماتە چەندان ساڵە لە ناو مێرگەسەرێ زۆر ڕوو لە دواییە یعنی ناجە نابێ دەبینی سەرەتایی چێنی زۆر گەش و جوانە دوایە تووشی دەردەچێبی خڕەبی تۆ سەر یەکدی تەماتەکە خراپە بی ئێستا من ئەو پارچە تەماتەما کردێ بەشی خۆم تەماتە نیە لێ بخۆم هۆکارەکەی کەش و هەوایە مێرگەسەر تایبەتمەندێکی هەیە شەوان زۆر فێنک و ساردا یعنی شەوانی مێرگەسەر زۆر بەناوبانگە ڕۆژانیشی زۆر گەرمە بەڵێ کەش و هەوای یعنی ئەو شتانە نەتوان لەگەڵ ئەو کەشوهای خۆ بگونجێنن بەڵێ شەوانە خوناوێکە ناسکە بیتەوە بە ڕۆژش کە هەتاو لێدا سوورە بیتەوە کەواتەوە کاریگەری لەسەرەوەی کە تەماتەکە بەڵێ بە پێ و زانیاریان ئەم هەیە کاریگەریە بەڵێ بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسەر کارێزیەکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکم
کاک زیادە و کاتت باش هەموو کاتێکت باش باشی تەندروستی چۆن بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین بەخێر بێن سەر و سەر چاوان زۆر سپاس ساوت خۆش بێ ناوی گوندی مێرگەسەر لە چێوە هاتووە ناوی گوندی مێرگەسەر بە پیر و پێشینیان دەڵێن مێرگەسەر مێرگ بووە لە بەرۆی بە ناوی مێرگەسەر پێکاتەوە مێرگ و شتیوە لێبوو بەڵێ زۆر چاکە لە ئێستادا دانیشتوانی گوندەکە لە چەند ماڵ پێکاتەوە ینی ئەگەر زیاتر لە 250 مار پێکاتەوە بەس ئەوانەی هاتوسۆی هەولێ ئەوانەی خانوویان کردیان زیاتر لە 320 مارە باشە لێرە وەرزیان دەگۆڕێ بۆ نمونە هاوینان زستانان کەم و زۆر دەکا یان زیاتر ئەوەی کە بە بەردەوامی لێرە ماڵی لێرە بێ چەند ماڵە ئەوەی بە بەردەوامی لێرە بێ 250 مارە بەس وەچیدی دەوری 320 مارەکەبی وەرز و ئەواناکەن مەسەلەی ژن و ژنخوازی لەگەڵ گوندەکانی دەوروبەر چۆنە ژنخوازیان هەیە تێکەڵاویان هەیە لەگەر گوندەکانی ئەو دەور و پشتی هەمویان باشە لێرە چواردەوری گوندی مێرگەسەر ڕۆژەڵات و ڕۆژ ئاوە باکوور و باشوور کام گوندانە هاوسنوورن لەگەڵ مێرگەسەر ئەوە ڕۆژهەڵات زێوێ و هەرمکە و بێناتانەوە ئەو گوندانەیە ڕۆژ ئاواش چیوێ و چیوێ و چیوێ سەر و خوار و دەراشە و سوێرێ و ئەوانە خۆرانەوە ئەو گوندانێ ئەوانەیە بەڵێ هیچ بەگشتی وەکو باسمان کرد لەگەڵ هەمووان تێکەڵابوون هەیە بەڵێ لەگەر هەمویان تێکەڵاو هەیە زۆر چاک لێرە کانی کارێز سەرچاوی ئاو لێرە چەند کانی هەیە وەڵا زۆر کانی وشتیەوەی هەبوو بەس هەمویان وشک بووە چەند ساڵ دەبێ وشک بووە وەڵی هەوتێ ئەو وشکە چاریە ئەو بیرۆشتە لێ درا وشک بووە لێرە بیر بە گوێرەی ماڵەکان زۆرن خەڵکەکە زۆرە پێم وایە لەوەیە زۆربەی ماڵەکان بیری خۆیان لێدا زۆربەی زۆری بیرەکە و دوو بیرە بەس بیرەکانی شەندەچیان زۆر زۆر خراپە ئاویان نییە بە گشتی ئاویان نییە بەڕاستی بەس بیرەکی ئەوەن لۆ لێدرا ئەو زۆر باشە لە خۆی بەزیاد یانی ئێستا ئاوی خواردنەوە پشت بۆ بیری کە لێدراوە پشت بۆ دەبستن زۆربەی زۆری پشت بۆ بیرێ بەستی باشە بڵێن هاتنەکەی بەکات ژمێرە یان چۆنە ڕۆژێک ناڕۆژێکە ڕۆژێک ناڕۆژێک بیرەکەی بەرەدەنەوە کاژمێرەی بڵێ ینی باشە لە خۆی بەزیاد بێ لە خۆی بەزیاد باشە تۆ بۆ خۆت حەزت لە خواردنە قەدیمیەکانە کوردەواریەکان زۆربەی زۆری حەزن زۆربەی زۆری حەزن لە خواردنە خۆماریەکانە ساوار بەڕاستی پێ ساواری بەتەماتان لەکنەمە زۆربەی زۆری ئەوەیە من بەگشتی نا وەکو خۆم لە قەدیمیش بە زۆری ئەوەیە کفتێ و ساوار بوو گەرمە کوتا بوو ئەوە شتانە بوو دۆی نەبوو ئەوە شتانە بوو بەڵام بۆ خۆت حەزت لە ساواری بە خۆم بە خۆم وەکو شەخسی خۆم وكاوي چاپوک و جوان پیری چشنی الماس رخصارت یا دنیا رزوی شیری دباری لایا کرو فرمایا دنگی شمشایا و بالویری شوایا مرو مالات و سوزی شوان بندا کمایا لکید لایا هواری جان کردنا یک ساتی سایا تمن گاشا محرابی سوجد بردنا بندا کمایا لکید لایا هواری جان کردنا لە ماڵی کاک حاجی عوسمانین گفتوگویان لەگەڵ دەکەین و نەنە حاجیش لێرەیە دایکی کاک حاجی عوسمانە ئەو کاتت باش بەخێر بێن باشی تەندروستی چۆنە الحەمدولله لە خۆی بەزیادی بیسەلامەتی بەخێراتنی بەرنامەکەتانەکەم بەخێر بێن سەر چاوان بەخێر بێن بخۆشحاڵین بە هاتنی کەناڵەکەتان بۆ گوندی مێرگەسەر بەخێر بێن سەر چاوان کاک حاجی عوسمان ئەوەم بیست وابزانم تازە لە عەمرێ هاتوویەوە بەڵێ ساڵانی کەش چوویە حەزێوە کەی بۆ حەج چووی لە ساری 2022 بەڵێ چوومە حەزینەوەم دەرچوو لە حکوومەتی خۆ بە خێزان چوینە حەجێ پێشی حەجێ چوومە عەمرەی
مانجی 2022 چوومە عەمرێ ئێستاش ئەو ساریش تقریبا هەفتەکە هاتیمەوە لە عەمرەی سەلامەت هەر بەخێر بێ ئینشاءڵڵا خوای گەورە قبوڵی کردووە و حەزی هەموو ئەو کەسانە و هەموو ئەو کەسانی کە بۆ عەمرەی دەچن ئینشاءڵڵا خوای گەورە قبوڵی ئینشاءڵڵا خوا بەنسیب هەموو کەسەکانە مسلمانە ئەوەی پێی خۆشە بیستەوێت زۆر چاکە ئینشاءڵڵا هەست چۆنە دواوەی کە کەسێک لە حەج دێتەوە هەستم زۆر خۆشە جێیەکی گەلە خۆشە لە ڕووی دەرو مرتاحی بەڵێ زۆر خۆشە ئەگەر جارێک بچێوێ تەمە ناکەی جارەشی دیکە بگەڕێ وێندەر زۆر چاکە باشە تۆ ڕۆژانە بە چیوە سەرقاڵی وڵا ڕۆژانە بە شیناوی و میناویشتیوە خەریکم وڵا جا هەنجیرە و هەنارە و ترێ و ئەوانان هێنا نانە حاجی چۆنی باشی باشم ئەحواڵت چۆنە باشە لەخوای بە زیادی بی دەی لەخوای بە زیاد بێ لەخوای بە ڕێزی لەخوای بە زیاد شوکرانەی دەوێ لەخوای بە زیاد زمانی خۆی کاتی گەنجیت بۆ نمونە ئیش و کاری ناوگوندی چۆن بوو لای ئێوە کاتی خۆ ئیشەکە ئیش و کار ناوگوندی بوو هەر لە سپەینە سوینش نەکرد تا بانجی نیوڕۆێ هەندێک پارنانەکەنەوە تا بانجی مەغریبێ یعنی لە بەیانی بۆ نیوڕۆ ئیش و لە نیوڕۆ بۆ ئێوارێ هەر ئیش توتن چاندە بوو جیشە بوو نۆک دروین بوو هەموو نەڕۆیشت کردن یعنی لەگە پیاوەکان هەموو شەکانتان دەکرد شەکان نەکرد زۆر چاکە باشە کاتی خۆی بۆ نمونە ژنی قەدیم کە ئیش و کارەکانیان دەکرد لە بەرامبەریشدا منداڵەکانیشیان بەخێو زۆر بەباشی وڵام هەند چاکە بەخێکرد ناوی سەرکە لە نێوی لەخوای بە زیادوارە وەڵا مرۆڤی بەڕێزن لەخوای بە زیاد ئەتۆ بەگشتی شارەزای لە کام خواردنە هەیە یعنی لە هەموو خواردنەکان شارەزای هەیە خواردنەکان شارەزایان تێنەمای خواردنە ئازر کەم توانان نەماوە توانم نەمانە خۆ لە هەموو خواردنە شارەزایی هەیە باشە لێرە لەو گوندەی بۆ نمونە ئەگەر بوو گواستنەوەیە کە مەقسەد ژن گواستنەوە یان ئەگەر خوا نەخواستا نەفەرێک دەمرێت لێرە دەڵێن ژنی دەسڕەنجین ژنی دەست و برد باشەیە خواردنی هەموو گوندەکەی ئامادە دەکەن ئێستا شەیە ماوە ئامانە لێرە خۆ نامانە ئی خۆتان خۆم خێزانی حسمانیەوە ئێنعمانی هەبە خێزانی کاکنامانی ینی کەواتە بووکەکانی تۆ ئێکم کچێکم بووکە یەکیان کچتا یەکیان بووکە ئەوان دەڵێن لەخوای بە زیاد بێ بەدەست و برند و دەستاویان خۆشە عالمەدیشان یارمەتێدا عالمی کە شارمەتی زۆر چاکە باشە نەنە حازی ژیانی ئێستا لەگەڵ ژیانی جاران بە بۆچوونی تۆ بەڕای تۆ کام ژیانە خۆشتر بوو ئێستا یان جاران ژیانی زۆری خۆشە لە هەندێک خۆشتر نابێ ژیانی جارانیش بێخەمتر بوو هەندا بەخەم نەبووین ینی خۆشەکە ئەوەیە ژیانی جاران بێخەمتر بوو خۆشەکەوەدا ئەماندی بووین و بەڵام ئێستا ئەماندی بووین و ئیش نەکرد و کەسابەت نەکرد و ئەماندیش بووین و ئەبێ خەمیش بووین ئەلان بە هەزارتە بەری بەخەمتا هەنەوە یعنی ئێستا ئەگەر شتیش زۆرە بەڵام خەمت خەم زۆرە خەڵکیش قەناعەتی نەماوە نیە قەناعەت نەما ئەو گوتن و کوشتنا هەیە هەموو نەڕاشتا ئەشتی خراپە هەیە زاران ئەوە نەبوو ئەشتە نەبوو ناوە ئەمە ئاوا یەک بوو 200 مار بوو هەمووشی خوشکبران و لە کانیەکەی نوێژە کرد و لە کانیەکەی هەموو شتە کرد هەموو پێکەوە هەرەوەز و یارمەتی و هەموو پێکەوە بەس بە دەردی بۆ خۆت دەڵێ ئێستا کوشتن و بڕین زۆرە لیوانیا خەم زۆرە قەناعەت نەماوە قەناعەت نەما ئەلان بە هەموو دنیام هەبی فیلەش نەکەوە چی من قەناعەتم نایە وشم قەناعەت نێنگۆک و قەناعەت دەست حەیرانە وەڵا پورێ نەنە گیان کاتی خۆی ئەتۆ بۆ خۆت باست کرد کاتی خۆی ئیشەکان زۆر بوون کار و کەسابەتی زۆر بوو ماندووبوون زۆر بە بەڵام قەناعەت هەبوو وەنیە بەڵام ئێستا نەماوە قەناعەت نەما بەداخەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی بەرنامە تا بەرنامەیەکتر هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لە دێڵاوە خۆشم مەڵاوێ خاکم واوی گونداکەی خۆم شوونە
ناسی جاغن و جستما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاگوواوی گونداکەی خۆم چوناسی جاغن و جستما ئەگیرسێن بۆی هەرواکم